لەم هەواڵ و زانیاریانەوە دەچینە بابەتێک کە گفتوگۆیەکی باش هەڵدەگرێت پەیوەندی بە یەکەمبوونی زانکۆی سلێمانیەوە هەیە بە پێینوێترین ڕیزبەندی ڕانکین بۆ زانکۆکان لە هەرێمی کوردستان بۆتە یەکەم لە عێراقدا پێنجەمە لە جیهانیشدا پلەیەکی باشی بڕیوە بە گوێرەی نوێترین ڕیزبەندی جیهانی وێ بۆ مێترێکس بۆ زانکۆکان کە بۆ 6 مانگی یەکەمی 2021 واتە ئەم ساڵ ڕاگەیەنراوە بۆ جارێکی دیکە زانکۆی سلێمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە یەکەم دەستنیشان کراوەتەوانێ بە ڕیزبەندی پێنجەم لەسەر ئاستی عێراق ڕیزبەندی 3139مین لەسەر ئاستی جیهان قەبزەیەک یاخود جەمپێکی زۆر باشی کردووە. ئێستا ئەم دەستنیشانکردنە بۆتە جێی باس و خواز هەڵبەت بابەتێکە جێی گفتوگۆی زیاتر هەڵدەگرێت و بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ ئێمە گفتوگۆ لەگەڵ میوانی خۆمان دکتۆر ڕێژین هاڕون سەرپەرشتیاری پیاژووی بۆلۆنیا دەکەین بزانین زانکۆی سلێمانی چۆن توانیوێتی خۆی بپارێزێ لە پلەی یەکەمیدا و چۆن زیاتر پێش بکە. دکتۆر بەخێر بێ خۆشحاڵین لەگەڵمانای. زۆر سپاس دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس. سپاس بامەتە بوون سەرچاوان. دکتۆر ئەو ڕانکینەی بڵاو کراوەوە ڕیزبەندی بڵاو کراوەوە کە زانکۆی سلێمانیش تێدا متمانە پێکراوە بالەوە دەست پێ بکەین متمانە پێکراوە توانین پشتی پێ ببەستین؟ بەڵێ زۆر سپاس بەینتان باش. دیارە ئەو دەستگایی کە ئەم ئیشەی کردووە دەستگایکی معتەبەرە زیاتر لە 100 و چەند ساڵێکە تەمەنیە دەستگایکی ئەکادیمی ئیسپانیە وەختی خۆی لەسەر یەکێک لە ئەو بیرمەندوزانە ئیسپانیانە دامەزراوەم دەستگایە کە نۆبل پرایزی بردووە و توانیوێتی لە ساڵی نەوەتەکان بۆ دواوە لە بەتایبەتی ساڵی نەوەتونەوە ئەو متمانەیە بەدەست بێنێ کە حەقی ئەوەی هەبێ بتوانێت کە ڕیزبەندی بکە بۆ کۆی زانکۆکان و ئەم جۆرە ئەم بڵێ ئەم کە پێوترێ ISCS ئەم مؤسسەیە یەکێک لە تایبەتمەندیەکانیەوەیە تەنها بۆ چەند ناوچەیەک نایکە لە کۆی جیهان لە زیاتر لە 200 وڵات و ناوچەی جیهانە و ئەم ڕیزبەندیاکە و کۆی هەموو زانکۆکانی جیهان کەم ڕیزبەندی تیاکە 31,000 زانکۆیە لە کۆی ئەم 31,000 زانکۆیە دیارە ئێمە وەکو وڵات وەکو عێراق لە چوارچێوەی ئەم ڕیزبەندیە چوونێتە ئەو جۆرە پێشبڕکێەوە و ڕیزبەندی خۆمان بزانین لەسەر ئاستی گیان لەسەر ئاستی ناوچەکە و تەنان لەسەر ئاستی وڵات و اینجا بۆ هەرێمی کوردستانیش ئەمە وەڵامێکی ڕەنگە بخود بێ بۆ ئەمە. بەڵێ دکتۆر زانکۆی سلێمانی چۆن توانیوێتی ئەم ئاستی خۆی بپارێزێت؟ پێش هەموو شتێ ئەم جۆرە لە ڕیزبەندیە دیارە وێب ماتریکس یا وێب ماتریکس دیارە هەر بناوەکەی خۆی ڕانک یاخود ڕیزبەندیەکە لەسەر ئاستی وێب پێش ئەوەی باسیەوە بکەین گەشتوینەتەوە قەنەعەتە دنیای ئەمڕۆ ئەوەمان پێڵێ کە ئینتەرنێت یاخود ئەم جۆرە لە پەیوەندیکردنە ئەلیکترۆنیانە هۆکارێکی زۆر گرنگن بە تایبەتی لە ناوەندە ئاکادیمیەکان دەستگا ئاکادیمیەکان زانکۆکان ئەم ڕیزبەندیە بە دەقیقی لەسەر ئەو جۆرە لە پۆڵێمبەندیاکە بۆی کە تۆ بەرچاو ڕوون بێ بورە بۆی بەرچاومان ڕوون بێ لەوەی کە ئایا زانکۆکانی ئێمە لە کوێی زانکۆکانی ترایە ئەمە خاڵی یەکەم کە زۆر گرنگە و خاڵی دووەمیان لەسەر چەند بڵین پۆڵێمبەندی کراوە لەسەر چەند پێودانجێک ئاستی زانکۆکان هەڵەسەنجێنە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان ڕوئیا و دیدگای تۆ چییە بۆ خوێندن لە ئاستی گیانە و چیت هەیە و چی پیشانە دەی کە من نیوەی نمرەکان یاخود یەک کۆمەڵ پێودانجیە حتمما بەڵاموانی خاڵی سەرچین زیاتر لە 50 نمرە ئەوەی بە و خاڵێکی تریانەوەیە کە توێژەرە زۆر باشەکانی تۆ لەسەر ئاستی جیهان لە شوێ پەبلیشەکە و ئایا ئەم قسانە سایتێشنەکرێ بە دیوێکی تر ئەم قسانە وەرەگیرێنەوە لە ڕووی ئەکادیمی و پیشانی جۆرنەڵێک یاخود توێژەرێکی کە یاخود دەستگایکی ئەکادیمی تر ئەم قسانە وەرگێتەوە جاریش کە بیڵێتەوە وەکو فلان کەس وتی بۆن پێوتە سایتێشن ئەمانە هۆکاری زۆر گرنگن بەڵام لە هەمووی گرنگترەوەیە چۆن تەوزیفی ئەو داتای یاخود چۆن بەیانی ئەو داتایانی خۆتەکەی لە دنیای ئەمڕۆی وێبە کە زانکۆی سلێمانی بە خۆشحاڵی و توانیوێتی ئەو ئاسە بەدەستبێنی و دوای ڕەنگە دواتر باسیکە. زۆر باشە دکتۆر ئاگادارین کە زانکۆی سلێمانی لە ڕیزبەندی پێنجەمی زانکۆکانی عێراقدایە ئەم ڕیزبەندی یاخود بوونی زانکۆی سلێمانی لە ڕیزبەندی پێنجەم چ مانایەکی هەیە بۆ
زانکۆکە. دیارە ئەمە بۆ ماوەی 3 ساڵە لەسەر یەک کرد لەو ڕیزبەندی پاراستووە لە سەراستی هەرێمی کوردستان لە وێبمێتریکس یاخود لە ڕانکینگی وێبەکان لەو موسسەیەکە کراوە هەرێمی بڵین زانکۆی سلێمانی لە سەراستی هەرێم ئەم پلەی پاراستووە و لە سەراستی عراقیش ساڵی پار لە شەشەمەوە جاریش کاتوین تۆ پلەی پێنجەم خۆی دەستکەوتە. ئەمە بیانوهێنانەوە نییە بۆ ئەوە بەڵام هەموو بینەری بەڕێز کە بە زمانی کوردی تێگا زۆر باشە واقعا بینێ مەماوەی چەند ساڵێکە ئەو قەیرانەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە بەرۆکی ستاف و زانکۆ و مامۆستایان و توێژەرانی ئێمەشی گرتوتەوە. ئەمە خاڵێکیان زۆر گرنگە بیرمان نەچێت توێژەری ئێمە مامۆستای ئێمە ینی تەنها یەک وەزیفەیەوە کە مامۆستا بێ لە زانکۆ جا بۆ هەموو قەیرانەیە و ئەمە خاڵێکی تر لەم 2 ساڵی ڕابردووە بڵین ئەو پەتانەگریسەی کۆرۆنا خود بڵین کۆڤید 19 جاریشکە ئاستی پرۆسەی خوێندن و توێژینەوەکانی ئێمەی زیاتر پەکخست و جۆرێک لێ فلیجبوونی فلیجی کردین چەند مانجێک تەنانەت بۆمان نەبوو بچینە ناو زانکۆکانیشەوە یاخود لابەکانمان یاخود تاقیەکانمان ببینین ئەمانە هەمووی هۆکاری ڕنگ بێ جۆرێک بێ لە دەسو پێگرتن نەتوانی هەنگاوی باشتر بنی بەڵام ئەومان بیر نەچێ زانکۆی دایک کە منەمێ لێرەوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و لە هەموو شاری سلێمانی و پارێزگای سلێمانی و لە سەرجەم ئەو ستافە ماندوو ناسەی ناو زانکۆ و مامۆستا و فەرمانبەر و ئەو توێژەرە بە ڕێزانە بکەم کە ماندووبوونی ئەمانە بوو وای کرد کە پێداگری ئەمان و جەسووری ئەمان بوو کە نیانێژ لەو پلێ بێتە خوار. ڕاستە پەتای کۆرۆنا ڕنگ بێ بەرۆکی هەموو عراقی گرتبێ منەوە ڕنگ بە وەڵامی ئاخیرم بێ بۆ پرسیاری جەنابە بەڵام لە ڕیزبەندیەمانەوە و جاریشکێ منافەسیشکە وەکو قەیرانەدارەیەکە بەرۆکی زانکۆکانی عراقی نەگرت بوو. ئێمە سەر ڕای قەیرانەکە ئێمە دووجار لەوەیە بوو کۆرۆنا و اینجا قەیرانەکەش بەس زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە توانرا ئەو ڕیزبەندیە نەک بپارێزێەوە پلەیەکی زیاتر بچێتە پێشەوە و ڕیزبەندیس ئاستی هەرێمی کوردستانیش وەکو خۆی بهێڵێتەوە و نەیدا بە کەسی تر. دەستان خۆش بێ. دکتۆر ڕێژین زۆرجار خۆتان و ئێمەش و خەڵک ئەیبیستین ئەڵێن زانکۆکانی کوردستان هیچ لە واقعی هەرێم ناگۆڕن یاخود توێژینەوەکانیان لەگەڵ واقعدا ناخرێتە خزمەتی واقع و ناخرێتە خزمەتی کۆمەڵگەوە هەموو یەخرێتە ڕەفەکانەوە و لە ئەرشیفی خۆتانە ئەمێنێتەوە. ئەگە ئەم قسەیە بە دیوەکە ڕاست بێت بە دیوەکەی ترا چۆن لە ڕانکینێکی ئاوایە ئێوە پێشەنگایەتی ئەگرن؟ زۆر سپاس دیارە ڕنگ بێم جەدەلە لە هۆڵ و لە ژوور و لە کۆڕەکانی مامۆستایان و بەشەکانە زۆر جارە ماگاتە ئاستی قسەی زۆر جددی و جەدەلی زۆر ئەوەی لەسەرەکرێ بەڵام ئەمە هەموو نیشانەی خەمە ڕنگ بە بۆ مطلقیە زۆر قورسە بڵین هەمووی بەڵام هیچێک لەو پێودانگانەی کە ئەم وێبمێتریکس یا بۆ مێتریکس کردوێتی ئەویشەوەیە شەفافێتە و ئۆپنەکسێسی ئەو جۆرنەڵانە یاخود ئەو توێژینەوانی تۆیە کە پیشانی دنیای دەرەوەیە دی دائیمەن توێژینەوەیکی باش ئەگەر توێژەرێکی باش بابەتێکی باش کەیسێکی باش کێشەیەکی زەق هەڵبژێرە و بیکا بە توێژینەوەیەک ئەبێتە جێی ئاماژە و سەرنجی توێژەرانی تری جیهان بینرێ جاریشکە ئەمانە وەرێگرنەوە ئەو پێودانگەی وای کردو زۆرترین بینین و زۆرترین داونلۆدکردن و زۆرترین بۆ نمونە سایتیشن واکە ئەمر جۆرێکە لە ترانسپارنسی جۆرێکە لە شەفافێت کەواتە بەو ئاستە مطلقە بڵین هەمووی زۆر کوشندەیە زۆر خراپە بۆ بیرمان نەچێت ساڵانە بە ملیۆنە ها توێژینەوە ئاکرێ بەس ڕنگ بێت دەیان توێژینەوە جێی خۆی بگرێت هەر لە ئاستی جیهانە باگامان لەوە بێ و ڕنگ بێک مەبەستمان بێت طموحەکە ئێمە زیاترە خۆی هەر دایم زانکۆی دایک ستافەکەی و خەڵکەکەی یاخود هەر خەڵکیشی ڕنگ بێ خەڵکی ئەم ناوچەیە ژوار ڕاهێنرابێ دایم طموحی زیاتری هەبێ و ئێمەش لەو ئاستەیە هەموو جارێ وەرێگرین ئەو جۆرە گلی و گازندەیە وەرەگرین بەس بۆ متڵقیەکی فراوان بەڵێ ئەبێ وەریگرین چکە توێژینەوە و ناوەندە ئاکادیمیەکان بە تایبەتی زانکۆی سلێمانی پشتی شێری هەیە لە دروستکردن و لە بنیادنانی سەرجەم زانکۆکانی کوردستانە یعنی هیچ زانکۆیەکمانی ئەگەر خوێندکارێکی دەرچوویەمە نەبێ سە لە زانکۆیی کابێ و ئەمە نەبێ و ناچاری نەبێ ئەمانە وەرگرین و ئەبێ خۆشمان بە مەسئول بزانی لەسەرەوە
و بە سوپاسەوە تیمێکی زۆر باش تیمێکەیە زۆر باش لە سەراستی زانکۆ توێژینەوە لە سەررجەم بوارەکاناکە بەڵام شوێن پێگرتن و دەرهێنانەوەی لە ڕەفە ئەمە پرۆسەیەکە و قسەی زۆرتر هەڵەگرێ و بابەتی زیاتریەوێ و جاریشکە تەنانەت دنیابینیمان لە سەراستی توێژینەوەش ئەبێ بگۆڕینێ مە هەر زانکۆکان بە تەنیا نین ینی توێژینەوەی کە ئەکرێ بۆ نمونە ناوەندی بڕیار حکوومەت وەزارەتەکان کە ئەم توێژینەوەکرێت تۆ پیشانێدەی تۆ ئەیشە بێ ناوەندێکی هەبێ متابع و مۆنیتەرینگی ئەم بابەت و توێژینەوەنە بکە ئایا شوێن پێی خۆیەگری ئایا چارەسەری کێشەیەکی ترەکە ئێمارەوەندەمان لەسەر توێژینەوەکە بکەین وکەوە بێ شوێنیش کەش بێ وەریگرێتەوە خۆی لێرە بڕانێکەیە گاپێکەیە فەجوەیەکەیە پێویستی بە دروستکردنە بەڵام ڕنگ بێ کۆتا قسەم بۆ پرسیاری جەنابەوە بێکە ئەبێ جەنابەت سە لەو وێبسایتانی خوێندێتەوە یاخودۆ ڕۆژنامانەی کە زەردن یاخودە و ئەو بابەتانی خوێنێتەوە دائیمەن ئەڵێ لە ئەنجامی توێژینەوەیەکی زانکۆیەکی فلان ئەمە دەرکەوت جا توێژینەوەکە کۆمەڵایەتیە زانستیە ئایا هەموو ناوەندە ڕاگەیانەکان هەموو ناوەندە حکوومیەکانی ئێمە توانیوێتی سوود لە توێژینیشی ئا وەرگێ بە دوایە بچێ و بیکاتە هەواڵ و وەکو سەبقێک بەکاری بێنێتەوە ئەم کورتێکە من دڵنیام کەم و کورتێکە لە میدیاکاران و لە ڕۆژنامە نووسانیشا هەیە بەڵام ئەمە ئەو بۆشاییەیە کە جەنابەت ئاماژەت پێدا ئەم پچڕانە هەیە جا ئێوە یان ئێمە کاممان جوینی بکەین هەردووکمان ئەبێ بە هەردوو لە پڕکرێتەوە چونکە توێژینەوەی زۆر باش و نایابێ ئێمە ناڵین هەمووی منوک خۆم ناڵم هەمووی بەڵام توێژینەوەی زۆر باش و نایاب لە جۆرنەڵی زۆر باش و نایابە تیۆریەکان پراکتیکەکانیش بەڵێ بەڵێ ئەنی توێژەی زۆر باشمانێ توێژری ومانێ شانازیە پێوە بکرێت بەڵام کە تۆ لە ئاستێکە هەرەوەندەمان لەسەر ینی خۆ هەموو ڕۆژێکیش خۆت مامۆستایەگە توێژەرێک لە سەراسی بگون باسی زانکۆ سلێمانیەکەم ناشکرێت تۆ هەموو کاتەکە کە توێژنەوەی چکەینجا بێ جاریش کە بڵین لە چاپێکوتنیشی تەلەڤیزیۆنی یا ڕادیۆ جاریش کە باسی کاتەوە چکە هەندێک جۆری توێژینەوەمانەیە ڕنگ بێ وردکردنەوەی هەبێ یاخود بە زمانێکی سادەتە بڵێن بە ترنگ بکرێتەوە بۆی بینەر باشتری بگامە ئیشی ڕۆژنامە نووسێ بێ یا ڕنگ بێ تەوزیفکردنی یا بە جێگەیاندنی یا جێکردنەوەی لە شوێنیشکە بە ڕنگ بێ ناوەندی حکومی بیکە بۆ نمونە تۆ مامۆستایەکت لە کۆلێژی ئەندازیاری هەیە بابەتێکەکە لەسەر جۆرێک لە چارەسەرکردنی نەمانی دەنگ بۆ نمونە لە قیرتاوکردن ئەمە ئەبێ ئەندازیارێک و وەزارەتی چکە بێ ئەم وەزیفەیە بکە توێژەریشکەمان لە کۆلیژی کشت و کاڵ دێ چارەسەری نەخۆشیەکەکە ئەوواکە ئەبێت وەزارەتی کشت و کاڵ بێ توێژەریشکەمانەیە لە بواری فیزیا چیمیا یاخود پزیشکی یا بابەتە کۆمەڵایەتیەکان ئێبەمانە بێن تەوزیف کرێنەوە ئیتر تۆرەوەندە مەهامیە ئەم توێژەرە مامۆستا بەڕێزە ئەم تیمە کە کارەکەن وەکو ئەکادیمیان تا و شوێناگە جەم بۆی بێمەوە سەر ئەسڵی مەقسەدەوی شەوەیە کە ئەم جۆرە لە شەفافێتەیە وای کردووە کە زانکۆی سلێمانی و توێژەرانی ئێمە توێژینەوەکانی خۆیان پیشانی خەڵک داوە نەمان شاردۆتەوە ئەمە شەوای کردووە کە تۆ لە ئاستی دەستان خۆش دەستان خۆش دکتۆر هەمیشە قسەیەکی ئەڵێ ڕەنگە سەرکەوتن ئاسانتر بێ لەمانەوە لە ئێستادا زانکۆی سلێمانی پلۆ مەکانەتێکی باشی هەیە چۆن وا بکرێت لەو مەکانەتدا بمێنێتەوە ئەو پلانتان هەیە بۆ ئەمە کارەکە قورسترە بۆ هەموو بۆ هەر کەسێک کە خەمیەوەی هەبێ و مامۆستای زانکۆی سلێمانی بێ دەستگرتن بەم متمانەی ئەم ساڵ کاری زیاترێوێ بۆ ساڵی داهاتوو ئەمە ماندووبوونی زیاترێت بەڵێ و بیرمان نەچێ هیوادارین ئەم جۆرە لە قەیرانانە بەرۆکمان تۆزێ بەردا و ئێمەش زیاتر ئەو حرسەمان هەبێ و بەردەوام بین بەڵام ئەوەی کە خاڵی گرنگە لێراویشەوەیە زانکۆی سلێمانی بە خۆشحاڵی و تا ئێستانە وەستاوانی تیمێکەیە شانازیە نەک بۆ زانکۆ تەنان شانازیە بۆ زانکۆکانی تری کوردستانیش تیمێکی زۆر باش کارەکە نەک لەسەر ئاستی توێژینەوە تان لەسەر ئاستی باشکردنی کوریکوڵەم و چاکردنی پرۆسەی خوێندن و خەمی گەورە هەیە ئەی نمونەیەکی بچوو کە من شەرەفیۆم پێ بڕەوەندامیە و لیژنەیە بم لە سەراسی زانکۆ مە زیاتر لە 2 ساڵە بێ پرۆسەی خوێندن لە سەراسی زانکۆی سلێمانی گۆڕانی بەسەرهاتووە ئەمەوێ پێواژووی بۆلۆنیاکە بکەین بە دوا پرسیاریش جەنابەت سەرپەرشتیاری ئەو پێواژووی سیستمی بۆلۆنیاکە ئەم سیستمە چییە و کار لەسەر چیەکەن کاریگەریشی هەیە لەسەر ئەم پێشکەوتنی زانکۆ خۆی پێواژوو مەبەستمان لە پرۆسسە ئەنی بکردمانە بە کوردی بۆی جوانتر بێ پێواژووی بۆلۆنیا دیارە جۆرێکە لە ئاراستەکردنی پرۆسەی خوێندن سەرەتاکەی لە 1970 دروست بوو بنیادنرا زۆر تازەیە و لەسەر و ئەساسە دروست بوو کە وڵاتانی یەکێتی ئەوروپا
کۆک بن لەسەرەوەی کە پرۆسەی چۆن تەندروستیان هاوشان بێ و وڵاتانی چێتی ئەوروپا بیریان لەوە کردەوە پرۆسی خوێندنیشان یەکسان بێ. دیارە لە سەراستی زانکۆکانە مەدەسی پێکرد بۆلۆنیا لەوە هاتووەی چکە و شارانی ئیتالیا لەوێەوە یاعلان کرا ئیترە و ناوەی وەرگرت وەم پێواژووە ئێستا سەرجەم زانکۆکانی شێتی ئەوروپا پیادەیەکەن و پەڕیوەتەوە بۆ زۆرێک لە وڵاتانی جیهان تەنانەت بە یابان بە ئوسترالیا بە کەنەدا کەواتە بوو بە پرۆسەیەکی جیهانی بۆی ئێمەش فارگۆنێکمان هەبێ لەم شەمەنەفەری پرۆسەی خوێندنەیە ناکرێ داببڕین و ئیشی جدی کراوە ئەوەی شەرەفێکی گەورەیە بۆ زانکۆی سلێمانی و بۆ ستافەکەی زانکۆ بۆ مامۆستایان و دڵخۆشکەرە بۆ خوێندکاران سەرەتایە دایم پرۆسەی خوێندن لابردننی ئەم جۆرە گڵاسە نیە و هێنانی گڵاسێکی ترە پرۆسەی خوێندنە بە ئاراستەیەوەی ئەبێ شەنوکە و کرێ زیاتر قوڵبینەوە و قاڵبینەوە ڕنگ بێ لە 4 بۆ 5 ساڵی ترە ئەمەمان دەستکەوێ و پێواژوو بۆلۆنیایەکێک لە باشەکانیەوەیە یەکان گیرکردنی جۆرێک لە ئاستی ئەو سەرتیفیکەیت ئەو بڕوانامەیی کە ئەدرێ لەسەر وەکو وڵاتانی جیهان زۆر جیاوازیمان نەمێنێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە و ئاڵوگۆڕکردنی خوێندکاران لەسەر ئاستی جیهان لە مەودۆ ئاساییە بێگەر هەموو زانکۆکان پێکەوە وەزارەتی ئیعلانی کرد بە تەواوی کە کرا ئیتر ڕنگ بێ بۆ سمستەرێکی خوێندن لە ئاستی بەشێک ڕنگ بێ 5 خوێندکار بچێ بۆ زانکۆی چکە لە کورسێکشکە لە وڵاتێکشکە بخوێنێ ئەمیش ئەوەیە کە دەرگاکان نەکەکرێنەوە بەڵکو زانکۆکانە بنە ژوورێکی بچووک لەسەر ئاستی زانکۆکانی جیهان. دەستخۆش دکتۆر ڕێژین هارون سەرپەرشتیاری پێواژووی بۆلۆنیا سپاس دەکەین و هەمیشە زانکۆی سلێمانی و زانکۆکانی تری هەرێمی کوردستان و عێراقیش هەر لە پێشکەوتنا ببینین. دکتۆریان دەستخۆش زۆر بەخێر بن پیرۆستان بێ ئینشەڵا لە دەستگای هەمیشە فتان بینین. زۆر سپاس بەخێر بێ.